دوای چەندین دیدار و کۆبوونەوە لەگەڵ لایەنە عێراقیەکان لە بەغدا و ئاڵوگۆڕکردنی بیرروڕا لەسەر چۆنەتی پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق وەفدەکەی یەکێتی گەڕایەوە سلێمانی و مەلا بەختیار سەرۆکی وەفدەکەش لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لەگەڵ لایەنەکانی هەرێم گفتوگۆ دەکەن بۆ ئەوەی بە پرۆژە وەفدی هاوبەشەوە بچنەوە بەغدا و هاوکات پرۆژە یەکێتیش بۆ بەغداد لەگەڵ لایەنەکان تاوتوێ دەکەن. گفتوگۆی ئێمە وەکو وەفدی یەکێتی بۆ ئەوە بوو بچین بۆ چوونی لایەنەکان بزانین و گفتوگۆکانی پشتی پەردە و پێشی پەردە و سەر شانۆی هەرچی هەیە سەبارەت بە چۆنێتی پێکەنانی کابینەی نوێ لە عێراق ئەوەنەی ئەکرە بزانین بۆی وێنەیەک یا تابلوویەکی ڕاستەقینە نەقڵکەین بۆ حزبەکەمان، اینجا بۆ حزبەکانی تر، اینجا بۆ ڕایگشتی کوردستان. ئەوەی ئێمە تێگەیشتوین تا ئێستا هیچ جۆرە هاوپەیمانیکی ڕسمی نییە، بەڵام نزیک بوونەوەی بۆچوونی گشتی لە نێوان چەند لایەنێک و چەند لایەنێک و چەند لایەنێک ئەنواعی لایەن هەیە ئێستا. مەسەلەن لە ناو شیعە ئەوەی ئێمە تێگەیشت بووین سەماحەتی موقتەدا لەگەڵ لیستی ئەنەسر نزیکاییتیان هەیە و بەیت الحکمەش گفتوگۆی لەگەڵ ئەمان چڕە زیاتر ئەوەی ئێمە بزانین. لە بەرامبەرە جەنابی مالیکی، جەنابی هادی عامری و ئەوانەی لەگەڵیان گفتوگۆ لە نێو ئەوان چڕە و لێک تێگەیشتنیش هەیە لە بینیان، بەڵام ڕێککەوتنی ڕسمی نییە. ئێمەش لە کوردستان هەر گفتوگۆ هەیە، جۆرێک لە تەفاهم لە بینی ئێمە و لایەکەیە لە بینی لایەکتر نییە. ئاو هایە جارێ قۆناغەکە زۆر حساسە و ئاڵۆزە و دیقەتێکی زۆری ئەوێ بەڕێکاردانەوە و بەڕێکی ڕابردوو بە ڤیتۆ بەمانە مەفاوەزات ناکرێت لە بەغداد. لەبارەی پۆستی سەرۆکۆماری عێراقیشەوە مەلا بەختیار ڕایگەیاند پۆستی سەرۆکۆمار لە عێراق پشکی کوردە و لە ناو کوردیشدا ئیستحقاقی یەکێتیە و تیشی ئەگەر بۆچوونی تریژە بێت لەو بارەیەوە گفتوگۆی لەسەر بکرێت یەکێتی نیشتیمانیش پاکێجی هەیە و گفتوگۆش لەسەر هەموو پۆستەکان دەکات و پۆستەکانی عێراقیش لە پۆستەکانی هەرێم جیا ناکاتەوە و بە یەک پاکێج گفتوگۆی لەسەر دەکات. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پۆستە بە ئیستحقاقی کورد دەزانین و لە ناو کوردیشە بە هی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەزانین. ئەگەر بۆچوونی تر هەیە ئێستا بکەوینە گفتوگۆ لەسەری، بێگومان ئێمە گفتوگۆ تیکە ناکەین لە کوردستانە، گفتوگۆ بە شێوەیەکی پاکێجی لەسەر هەموو جونگەکانەکەین، هەم لەگەڵ پارتی هەم لەگەڵ لایەنەکانی تر، هەموو شتەکانە خەینە سەر مێز بە گشتی هەوڵە دەین هەموو ئەو جونگانەی بۆچوونی جیازی لەسەر هەیە ڕێکەکەوین، ناین بچین لەسەر بەغدا ڕێکەوین و کوردستان بێ هەڵ دوا بخێن بۆ کاتێکی تر، نایەن بچین لەسەر سەرۆکۆماری بەغدا ڕێکەوین و سەرۆکی هەرێم یا سەرۆک وەزیرانی کوردستان یا پۆستەکانی تری کوردستان هەڵگرین بۆ گفتوگۆیەکی تر. مەلا بەختیار سەبارەت بە بایکۆتی بەشێک لە لایەنە کوردستانەکان لە پرۆسی سیاسی عێراق ئاماژەی بەوە کرد دەبێت ئەو لایەنانە بڕیاری پێشوەخت نەدەن و سەردانی بەغدا بکەن بۆ بەرچاوڕوونی وتیشی یەکێتی بۆ ئەوەی زۆرترین لایەنی کوردستانی ڕازی بکات بۆ بەشداری لە پرۆسەی سیاسی عێراق لە پێناو پاراستنی سەنگی کورد لە بەغدا زۆرترین نەرمی دەنوێنێت و دەرگاشیان کراوەیە بۆ گفتوگۆ و یەخستنی پرۆژەی هاوبەش. سەبارەت بە ئەو لایەنانەی کە بۆچوونی بایکۆت دەرەبڕن، یعنی من تەسەورم وایە پێش ئەوەی ئەم بڕیارە بدەن حەقە بچن سەردانێکی بەغداد بکەن، لایەنەکان ببینن سەردانی بەغداد شەرتی یەکەمی تێگەیشتنیە بۆ ئەوەی دوا هەڵوێستی حیزبەکان لە چۆنیەتی ڕاپەڕاندنی مەسئولیەتەکان، چ مەسئولیەتی حیزبی چ مەسئولیەتی هاوبەشی نەتەوەیی لە کوردستانە بە دقەتر بڕیاری لەسەر بدرێت. نەچوون بۆ بەغداد، گفتوگۆ نەکردن لەگە بەغداد هەڵەیەکی گەورەیە کە لێرە لە تەنها لەبەر کێشەکانی کوردستان یا لەبەر هەموو ئەو بۆچوونە جیاوازانەی لەسەر پرۆسەی هەڵبژاردن هەیە لە کوردستان تەنها لێرە بە دابڕاوی لە بەغداد بڕیاری بایکۆت بدرێت. ئێمە دوا هەوڵی خۆمانە دەین بۆ ئەوەی کەمترین لایەن بایکۆت بکە، دوا هەوڵی خۆمانە دەین. مەسئولێتی ئێمە چییە بۆ ئەوەی کە کەمترین لایەن بایکۆت بکە؟ نەرمیەکی زۆر ئەنوێنین، ئەمەیە. بەڵام لە دوا ئەنجامە هەموو حزبێک بەرپرسیارە لە سیاسەتی خۆی لە 4 ساڵی ئایندەی عێراق. حدودی بانگەواز بۆ گفتوگۆ مەحدودە، ئەوە نییە بڵین هەموو شتێک پەکە خەین لەسەر ئەوەی لایەک لەگەڵمانە بێ یا لایەک لەگەڵمان نابێ. مەسئولێتی ئێمە سنوورەکەی چەند بێ
چەند پێویست بێ سنووری پشومان بۆ ئەوەی گفتوگۆیەکی هەمەلایەنە بکەین ئەو سنوورە دیاریەکەین بۆ گفتوگەکە ئەگەر سوودی هەبوو ئەوە زۆرمان پێخۆشە سوودی نەبوو ئێمە خۆمان لەگەڵ ئەو لایەی کە ئامادەیە پرۆژێ هاوبەشمان هەبێ ئێمە کەوینە گفتوگۆ و پێمان باشە ئەم جارەیان وەفدی هاوبەش بچێ بۆ بەغداد. بۆ قۆناغی داهاتووی پرۆسەی سیاسی عێراق یەکێتی نیشتیمانی کار بۆ ئەو دەکات پێگەی کورد لە بەغدا بەهێز بکاتەوە بە یاسا و دەستوری ژمافەکانی گەلی کورد بەدەست بێنێتەوە هاوکات ئەم قۆناغی ئێستاش باڵۆز و هەستیار دەزانێت و پێی وایە بەکاردانەوە و ڕقی ڕابردوو دانوستان لەگەڵ بەغدا ناکرێت و بوونی ڤیتۆ و هێڵی سووریش لە ئێستادا بەهەڵە دەزانێت. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.